لەمەوەی یەک هەفتەدا دوو ڕووداوی هاوشێوە لە دوو پارچەی کوردستان ڕوویاندا، شەڕ لە قامیشلۆ و دووسخورمات و بەوەش چوار هێزی سەرەکی دژ بە داعش ڕوبەڕووی یەک بوونەوە لە قامیشلۆ یەپەگە و سوپای ئەسەد، لە دووسخورماتوش پێشمەرگە و حاشتی شعبی. لە هەردوو شەڕەکەشدا کورد لایەنێکی شەڕەکە بوو. خاڵی هاوبەشی نێوان باشوور و ڕۆژاوای کوردستانەوەیە لە ماوەی ڕابردوودا لە هەردوو بەشی کوردستان هەوڵی بەدەستهێنانی دەستکەوتی زیاتر دەدرێت. لە ڕۆژئاوا هەوڵی چەسپاندنی سیستمی فیدراڵی و لە باشووریش هەوڵ بۆ ئەنجامدانی ڕێفرەندۆم و دیاریکردنی سنوورەکان دەدرێت. سەبارەت بە شەڕەکەی قامیشلۆ چەندە ئەگەرێک لە ئارادان. یەکەم، هەوڵەکانی حکوومەتی بەشار ئەسەد بۆ پەکخستنی پرۆژەی فیدراڵی ڕۆژئاوای کوردستان. حکوومەتەکەی بەشار ئەسەد کاماوەیەکە بەهۆی پشگیریەکانی رووسیا و ئێرانەوە لە ڕووی سەربازیەوە بەهێزتر بووە، دەست پێشخەری کردووە لە هەڵگیرسانی شەڕەکە و ویستوێتی لەو ڕێگەیەوە ئەو پەیامە بە کورد بدات کە واز لە پرۆژەی فیدراڵی بهێنێت و لە ئەگەری سووربوونی کوردیشدا لەسەر دامەزراندنی فیدراڵی ئەوە سوپای سووریا ڕوبەڕوویان دەبێتەوە. دووەم، هەوڵدانی کورد بۆ دەرکردنی یەکجاری سوپای سووریا لە ڕۆژئاوای کوردستان. لەم ئەگەرەدا کورد دەست پێشخەری شەڕەکەی کردووە. بۆ پێی کورد لە هەوڵیەوەدایە بەر لەوەی چارەنووسی ئەسەد یەکلایی بکرێتەوە، سیستمی فیدراڵی بکاتە ئەمری واقع. لەو چوارچێوەیەشدا مانەوەی هێزەکانی سەر بە ئەسەد لە قامیشلۆ بە کۆسب دادەنێت. بەڵام لە دووسخورمات و دۆخەکە جیاوازترە و چەند ئەگەرێک لە ئارادان. یەکەم، کورد پێی وایە دوای داعش سەرەکیترین مەترسی بۆ سەر کورد حەشدی شعبیە، بۆیە ئەو بۆچوونە هەیە بەر لە کۆتایی هاتنی جەنگی داعش کورد دەبێت کێشەی حەشدی شعبی لە خۆی دوور بخاتەوە و سنوورەکانی خۆی بچەسپێنێت، کە ئەوەش بە دوورخستنەوەی حەشدی شعبی لەو ناوچانە دەکرێت کە کورد بە سنووری خۆی دادەنێت. دووەم، لانە شیعەکان و حەشدی شعبی بەنیازن بەر لەوەی جەنگی داعش کۆتایی بێت و دۆخی عێراق لەژێر فشاری کۆمەڵگای نێودەوڵەتیدا یەکلایی بکرێتەوە لە سنووری نێوان کورد و سوننە. بەواتایەکی دیکە لە ناودڵی کورد و سوننەدا زۆنێک بە باڵادەستی شیعە لە بەرژەوەندی خۆیان یەکلایی بکەنەوە. ئەو زۆنەش بەشێک لە پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدیندا دەبڕێت. لە پارێزگای کەرکووک ناوچەکانی داقوق و تازە خورماتوو دەگرێتەوە و لە پارێزگای دیالەش ناوچەکانی سەعدیە، جەلەولە، مەندەلی و قەرەتەپەل لەخۆ دەگرێت و لە پارێزگای سەلاحەدینیش ناوچەکانی دووز و ئامرلی و سامەڕا دەگرێتەوە. پێشتریش لە سەردەمی نووری مالیکیدا هەوڵی ئەوە هەبوو ئەو ناوچانە بکرێنە پارێزگایەکی نوێ کە لەلایەکەوە پشت بە ئێرانەوە گرە دەدات و لەلایەکی دیکەشەوە بەشێک لە خاکی کورد و سوننە لە بەرژەوەندی شیعەدا دەبڕێت. بەوتەی زۆربەی چاودێران هەرێک لە قامیشلۆ و دووسخورمات و بەهۆی ناکۆکیە قوڵەکانەوە وەک بەرمیلێک بارودوان کە هەر کاتێک ئەگەری تەقینەوەیان لێ دەکرێت. بەڵام لە ئێستادا کە بەهۆی شەڕی داعشەوە کێشەکان زوو کۆنتڕۆڵ دەکرێن، بەڵام لە دوای شەڕی داعش پێناچێت کۆنتڕۆڵکردنیان کارێکی ئاسان بێت.